دوابەدوای خۆپیشاندانە مەدەنیەکەی شاری سلێمانی کە زۆربەی چین و توێژەکان بەشداریان تێدا کرد و بە شێوەیەکی ئاشتیانە پەیامی خۆیان گەیاندە حکومەت پاش کۆتایی هاتنی خۆپیشاندانەکە کە بێ هیچ توند و تیژیەک بەڕێوە چوو بەشێکی زۆری خۆپیشاندەران هەڵمەتێکی پاکردنەوەی هەموو ئەو شەقامانەیان دەست پێ کرد کە بەهۆی خۆپیشاندانەکەەوە پیس بوو. ئەمەش دیمەنێکی جوانی شارستانی و دڵسۆزی خەڵکی سلێمانی پیشان هەموواندا. طبعا سلێمانی بە شارێکی پاکوخایەنی نەسراوە بۆ شارێک خاوەنی هەستێکی ناسکە بۆیە ئێمە وەکو خۆپیشاندەران وەکو مامۆستایان هەستمان بۆ کرد کە پێویستە ینی پاکوخایەنی ئەم شوێنانە ڕابگرین و ئەمە شار نیشتیمانی خۆمانە خاکی خۆمانە و شاری خۆمانە سەر بە هیچ لایەنێ نیم بەس وڵاتی خۆم منە خۆشەوێ لە هەموو کەسی خۆشترمەیە چکو من لێرە پەروەردابم لێرە ئەژیم خەڵکی وڵاتانیان منەبینن من تەمسیلی ئەم وڵاتی خۆمەکەم ئەبێ پاکوتەمیز ڕایگرم ئەبێ خۆشم بێ خۆپیشاندان شەر نییە وێرانکردن بێ با وێرانکردن نەبێ با لێک تێگەشتن بێ. بەشداریکردنی چالاکەوانان و فەرمانبەران و هاوڵاتیان لە هەڵمەتی پاکردنەوەکەدا گزارشتێکی تری دیموکراسی خۆپیشاندانە شارستانیەکەی سلێمانی بۆ ڕایگشتی و خەڵکی کوردستان نیشاندا و سەلماندی کە سلێمانی هەمیشە نازناوی پایتەختی ڕۆشنبیری و ئاشتەوایی دەپارێزێت. شاری سلێمان بە شاری ڕۆشنبیری ناسرا و پایتەختی ڕۆشنبیریە دوای خۆپیشاندانی هێمنانەوە لەسەرخۆ کە هەسەن پاکردنەوەی شەقام و جادوبانەکان ئەوە ئەگەیەنێ کە دڵسۆزی شارەکەین دۆسۆزی وڵاتەکەی خۆمان بە تایبەتی پایتەختی ڕۆشنبیری کە ناسرا و پایتەختی ڕۆشنبیری و چۆن لە سەردەمانی پێشووی ئێستاشا لەوە پێشناسەوە بە بووکی عێراق ئابی ئێمە ژوا پیشانی دێنەوە کە سیما و جوانی ئەم شارە بگەڕێت و جێگای خۆیت و تێکدان ڕوونەدات بە هیچ شێوەیەک. ئەم خۆپیشاندانی شاری سلێمانی کە شاری مەڵبەندی ڕۆشنبیری و ڕۆشنفکران و ڕۆژنامەنووسان و کادرانی تەندروستی و ئەندازیاران و سەرجەمچوونی توێژەکانە ئەم خۆپیشاندانی جیا کردەوە ئەوە بوو کە ئێمە ئەم شارە بە شاری خۆمانەزانی شاری هیچ دەستە و حیزب و لایەن یەک نییە ئەم شارە شاری هاوڵاتیانە و شاری خەڵکە ئەبێ هاوڵاتیانی شاری سلێمانی جیاواز لە هەموو خۆپیشاندانەکانی تر فێری ئەوە بن کە ڕوویەکی جوانی شارستانیانە پیشانی هەم بەرپرسانی سیاسی هەرێمی کوردستان هەم ئەو دەنگ و دەستگای ئەعلامیانی کە ئەمڕۆ لێرە بوونیانە بوو دەیان دەستگای ئەعلامی دنیای لێرە بوو کە پیشانی دێنێ ئەمانێ ڕوویەکی شارستانی پیشانین لەگەڵ ئەوەی شەپۆلی ناڕەزایی خەڵک زۆر تونگترە لەگەڵ ئەوەی باری ئابووری خەڵک زۆر خراپترە بەڵام ئێمە شەقامەکانمان هەمووی پاکردەوە بوو بە بەرچاوی میدیاکانەوە بینرا. بەر لە بەڕێوەچوونی خۆپیشاندانەکە بەمەرام دەنگۆی ئەوە بڵاو دەکرایەوە کە خۆپیشاندان لە سلێمانی بەبێ توند و تیژی کۆتایی نایەت بەڵام بە پێچەوانەوە نەک توند و تیژی بەدی نەکرا بەڵکو خۆپیشاندەران بە پاکردنەوەی شوێنی خۆپیشاندانەکە دڵسۆزیان بۆ شارەکەیان نیشاندا. بێستون سەلام، کورسات نیوز، سلێمانی.